کە باس لە ناوەڕۆکی سیستەمی سەرمایه‌داریەکەین ئێمە باس دەبێت لە سامپڵەکان بکەین، باس لەو دەوڵەتانە بکەین کە لە سیستەمەکان یەکێک لەو دەوڵەتانە ئەمریکایە کە ئیدعایەوە کە ئەبێ ژینگە بپارێزین، بەڵام سەریکەین زۆربەی ئەو پیشەسازیانەی کە ژینگە پیس ئەەکەن بە ئاراستەیەک دایناوە، بە ئاڕاستی باداینەوە هەموو پیسبوونی ژینگەکەی خاتە نێو مەکسیکەوە. یەکێک لەو حاڵەتانەی تر کە باسیەکەین هەر کاتێک کە حرب لە عێراقا ڕوویاوە زۆرترین ڕێژەی تەلەووز لە سا 30 پیسبوونی ژینگە و زیادبوونی تێکدانی ژینگە بەهۆی چیەوە بۆ بەهۆی حربەوە ڕوویاوە یان بەهۆی سەرمایه‌داریەوە ڕوویاوە. نمونەیەکی تر کە زۆر واقعە ئەو هەموو بەرهەمە پیشەسازی کە ئەخرێتە بازارەوە، جا سیارە بێ ئەمریکا رەبایی بێ ئەمانە ئەزانین لە سا 25 ژینگە پیسەکەن. ئەو بەرهەمە سەرمایه‌داریانەی کە ئێمە ڕۆژانە بەکارێنین پاشەڕۆکانی بە شێوەیەکی تەندروست دووبارە بەکار ناهێنرێتەوە، ئەمەش دیسانەوە ژینگە پیسەکە کەواتە سیستەمی سەرمایه‌داری لە ڕێگەی بەرهەمەکانیەوە لە ڕێگەی ئەو پرۆداکتانەی کە دروستی ئەکا ئەبێتە هۆکارێک بۆ پیسبوونی ژینگە. هەرێمی کوردستان یان باشووری کوردستان لەگەڵ عێراقا لە دوای 2023ەوە بە فعلی چۆتە ناو سیستەمەوە چکە لەگەڵ ڕزگارکردن یان ئازادکردنی عێراق یەکێک لە مەرجەکانی پێدانی قەرز و ڕزگارکردنی عێراق و بەردەوامبوون لە ئیسلاحات لە عێراقا ئەوەیە کە ئابووری عێراق ببێ بە ئابووری بازار. ئابووری بازاریش واتە موڵکایەتی تایبەت و تەراکم و کەڵەکەبوونی سەرمایە.